بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت. خۆشحاڵم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم کە ئەم ئێوارەیەش لە ئەڵلقەیەکی نوێدا لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا بم. بەڕێزان تەوەرەی ئەم جارەی بەرنامەکەمان هەڵبژاردن و دەنگدان لە تەرازووی شەرعدا شرۆڤە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. دکتۆر جان بەخێر بێت. سڵاوی خوا لەبێت. هەر لە تایتڵی بەرنامەکەەوە دەست پێ بکەین. ئێمەی موسڵمان ئەسڵ وایە ئەو شتانی ڕوو ئەدەن لە چواردە وروبەرمان بزانین لە شەرعا جێگە و پێگە و مەقام و ئەو بابەتانی چۆناهەیە. ینی نازام ئەمە تا چەند ئەمە دروستە ئەم قسێ بکەم. ئەمە یەک ئەگەر وا بێ ئێمە ئێستا لە بەردەم پرۆسەیەکان کە پێوترێت پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە دەی ئەمساڵ بەڕێوە بچێت. دەنگدان هەڵبژاردن لە شەرعا بوونی هەیە نییە، شەرع پێچەوانەیەتی ئەسڵەن شتێک هەیە لە توراسی ئیسلامیە لە مێژووی ئیسلامیە دەنگدان کرابێ لەسەر بابەتێک هەڵبژاردن کرابێ بۆ کەسێک بۆ بابەتێک. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. من سپاس بۆ ئێوە کاکدانا وەستافی برایان و خوشکان لە پەیام و هەروەها بینەرانی بەڕێز و خۆشەویست. طبعا پرسیارێکی بەجێیە. هەموو ساڵێک لە کاتی انتخاباتە یا هەر 4 ساڵێک جارێک لە کاتی انتخاباتە کۆمەڵێک قسە و باز دێنە پێشەوە، کۆمەڵێک کاسێت، کۆمەڵێک فتووە، کۆمەڵێک قسەی توند دەرئەکرێ ئایا ئەمە لە میزان و پێوەری شەرعە ئەم فتوایانە ڕەوان و ئایا کە ئەمە ئەچێتە چوارچێوەی فقی سیاسی ئیسلامیەوە یا سیاسی شەرعی ئیسلامیەوە. ئایا ئێمە سیستمێکی سیاسی دیاریکراومان هەیە لە ئیسلامە؟ ئێمە لە ڕاستیەکە من ئەمێ هەر پشتنا مەسئلەکەەوە خێرابووی کاتەکەمان لە کیس نەچێ. ئێمە سیستمی سیاسی ئیسلامی محدد معەن کە خوای پەروەردگار دای بەزان بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستنیشانی کردوێنیمانە، بەڵکو کۆمەڵێ بنەمامانەیە. بنەماکان عەدلە، موساواتە، شورایە، حوڕیەت و ئازادیەکانە لە سیستمێکە کە پێچەوانە نەبێت لەگەڵ شەرعا ئەم بنەمایانەی تیابێت موسڵمانان خۆیان لەسەری کۆک بن یا جەماوەر بۆ حاڵەتێکی ئاسایی وەرەگرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وەفاتی کرد ئەو کاتە باسی نوێشکردنەکە، باسی ڕێزگرتن لە ئافرەتەکە لە کاتی سەرمەرگا، باس دەواکە فەرمی ئەخرج المشرکین من جەزیرەة العەرەب. بەڵام باز لەوە ناکا کە ئەبوبەکری سەدیق بکەن بە خەلیفە یاکۆت کەسێکی دیاریکراو بکەن بە خەلیفە، کەواتە ئەمە کاروباری موسڵمانان خۆیانە. ئەمە بۆیە ئەمە نەقسە لە دینایان ئەمە چی؟ ئەمە قووەتە لە دینە. ئەمە دانانی پێگەی ئینسانەکانە کە ئینسانەکان تەتەوور ئەکەن، ژیان گەشە ئەکا، ئینسانەکان خۆیانە بێ عەقڵ و ژیری و هۆشیان بەکار بێنن بە ئەوەی کە هەوێنی کارەکەیان ئەو مەبادیئانە بێ کە ئەرزمکردن و دیاری کراوە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاری نەکرد بۆ ئەوەی کە موسڵمانان خۆیان کاروباری خۆیان ڕێخن لە ڕووی کاروباری سیاسیەوە. لە سیستمی لە فقی سیاسی ئیسلامیە لە کۆنا لە 6 کتێب تا 10 کتێب تێ ناپەڕێت. هەموو ئەو کتێبانش بە هەر هەمووەکان باوەڕ ناکەم دەئایەتیان هێنابێت لە کتێبەکانیانە، وەکو ابن فەرحون، وەکو ابن قوتەیبە، وەکو ابن تەیمیە کە لە سیاسە شەرعیە، وەکو ئیمامی حرەمەینی جوێنی لە غیاث الأمة في التیاث الظلم، وەکو ئەبوو حەسەنی ماوەردی لە ئەحکامی سوڵتانی، ئەبوو یەعلای فەرا لە ئەحکامی سوڵتانی. ئاوا مەجموعەیەکن ئالەمانە هەندێک کتێبیان هەیە کە ئاەتەکانیشی هێنن سەبارەت بە فقی سیاسی و سیاسی شەرعی زۆر کەمە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەسیەتی نەکرد کە بە ئاشکرا کە کەسێک دیاری بکرێ. ڕەنگە هەندێک باسێکن هەندێک ئاماژە بووە با ئەبوبەکری سەدیق پێشنوێژیتان بۆ بکات، بەس ئەمە پێشنوێژی بۆ ئیمامەت بووە. ئیتر خەڵکی خۆی ئەوەی لێ فاملێتەوە ئەوەی لێ وەرئەگرێکە ڕەنگە بۆ کاروباری دینی ژوو بێ. گرنگ ئەوەی ئەبوبەکری سەدیق خوا لێ رازی بێ بە بەیعەتی موسڵمانان بوو بە خەلیفە. یعنی حکم بۆ خوایە، سوڵتە و دەسەڵات بۆ شعبە. ئالیات ممکنە کە گۆڕانکاری بەسەرا بێ. جاری وایە حەل و عەقدە، جاری وایە دیموکراسیەتە، جاری وایە هەڵبژاردنە، جاری وایە هەر جاری بەشێوە. ما بعد دیموکراسیشمان هەیە. لە دوای دیموکراسیەتش قۆناغێکی تر دێت پێشەوە بزانین ئایا چیە بێ. خۆ دیموکراسیەت عیب و عاری زۆرە،
هەر ئەوانی کە خۆیان دایان ناوە فەیلسوف پرۆفیسۆرەکان کۆمەڵێکی زۆر ڕخنەی لێگرن بۆ لە ئیسلامە لە ئەسڵا ئەمە حقیقەتەکەیە لە ئیسلامە لە ئەسڵا بڕیار بۆ نوخبەیە لە دیموکراسیەتە بۆ عامی خەڵکە هەرچەند دیموکراسیە دەڵێ عامی خەڵک نوخبە هەڵەبژێرێ ئەی جیاوازێکە لە ئیسلامە لەگەڵ دیموکراسیەتە ئەلەو حاڵەتانەیە ئەو بەکری سەدیق خوای ڕازی بێ ئیمامی عومەری دیاری کرد بەڵام بەیعەتیان بە ویلایەتی عەهدیە بوو ئەوی ئاماژەی بەو کرد نەی سەپان دوایی بەیعەتی وەرگرت بۆ بەیعەت وەرەگرن هەر هەمویان چ سوڵتە و دەسەڵاتێک ئەگەر مستەبیدش بوو بێ لە خیلە سەردەمی ئیسلامیە قۆناغی ئیسلامیە مستەبیدش بوو بێ ئەگەر سەپاند بێتیشی زانیەتی سوڵتە بۆ شەعبە لە شەعب بۆ بەیعەتی ئیلا وەرگرتووە ئیمامی عومەر 6 کەسی دیاری کرد یەکێکە لەوانە کە ئیمامی عوسمان دەرچوو کرد دوای ئیمامی عوسمان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوو بە خەلیفەی ضەرورە بۆیە ئێمە ئەمەی کە ئێستا هەیە لە قاڵب و چوارچێوەی ئالیات ئامراز ناچێت دەرەوە ئامانج نییە دکتۆر ئاماژەت بە شتێک کردوتە لە ئیسلامە نوخبە با بڵین کەسەکەی هەڵبژارد و دیاری کردووە ئەمە نابێتە ئەوەی ئێستا هەندێک کەس کە با بڵین لە دین تێگەیشتۆ یا بانخواز یا مامۆستایەکی ئاینیە بڵێ جا نابێت خەڵکی عام ینی خەڵکی کە هەڵبژێرن و خوابژێرە بێن نوخبەیەک لە کوردستان دەسەڵاتداران هەڵبژێرن ئێستا سەردەمەکەی نازانین ئایا ئەگونجێت نوخبەیەک بێت دەسەڵاتداران هەڵبژێرێ یە باشەگەر نوخبەیەکش بێ خۆ بێ بە هەڵبژاردن بێ هەڵبژاردنەکە هەیە بە دڵنیاییەوە ئێمە ئەم مەسئلە بۆتە مەسئلەیەکی خلافی شتێکی تازەیشە لە کۆنا ئەمە نەبووە ئێستا مە شتێکی تازەیە بۆتە خلافی ئیمامی شافعی ئەفەرمێ لا يعذب الله فيما اختلف فيه العلماء ولتتسع صدورنا لتقبل بعضنا البعض خواهي پروردگار سزا نادا لشتي خلافية شتێکە خلافی بێ هەندێ زاناواڵن هەندێ زاناواڵن جا من هەندێشت سەر دەکەم هەر بە کورتی بۆ ئەوەی دوای ئەو بچێنەوە بابەتەکەەوە ئەگەر سەیری بکەین ئەبوو الأعلای مەودودی بەڕەحمەت بێخوا یەکێکە لە مؤسسینی فکری حاکمیە ڕاست یا ئەو کەسانی کە زۆر بایەخی پیاوە ئیبن تەیمیەش بەڕەحمەت بێخوا ئەو نەزعەیی بووە محەممەد ڕەشی ڕیضا ئەو نەزعەیی بووە بەڵام زۆر کە تەئسیلی بۆ کردبێ لە سەردەمی هاوچەرخە ئەبوو عەلای مەودودی بووە لە کتێبی المصطلحات الأربعة زۆر بەڕوون و ئاشکرایی باسەکە کە مامۆستای سید قوتب لەوە حاکمیەتەکەی وەرگرتووە ئەم پیاوە بەڕێزە کە خۆی خاوەنی فکری حاکمیەتە تەئسیلی بووەکە تەعتیلی بووەکە لە کاتێکا کە انتخابات ئەبێ لە پاکستانە ئەڵێ چی ئەڵێ دەنگ من بە فاتیمە جەناح لە جی ئەیوب خان کە تاغیە بووە کە ئەم یەساریش بووە چەپڕەویش بووە کێ فاتیمە جەناح کاندیدێکی ئیسلامیش نەبووە با کاندیدێکی ئیسلامیش نەبووە لێرە هاتووە بۆ شێوەیە مامەڵاکە باش لە سەردەمی ئیمان بەنایە بەڕەحمەت بێ لەسەر دائیرەی ئیسماعیلیە دوو جار کاندید بووە کە چۆتە مەجلیسی شعبەوە و مەشکوریشە لەسەرەوە لە سەردەمی دواترە ئەگەر بین دیقەت بگرین بۆ نمونە بن باس بەڕەحمەت بێخوا پرسیاری لێکن ئەڵێ بەڵێ جائزە الأمور بمقاصدها کەسێک کە ئەڕواڵێن کەسێک ئەڕوا دەوڵەمەند بێ کەسێک کە ئەڕوا مەبەستیوانی ئەڵێ الأمور بمقاصدها باشە محەممەد ئەبوو زەهرە زانایەکی هاوچەرخە پرسیاری لێکن محەممەد ئەبوو زەهرە ئەوەڵێ من ناڵێم ئەڵێ ئەگەر هات و دەنگدان بوو بە گەنجانێک ئەمە بۆ کێ طبعا بە گەنجانێک کە ئەم گەنجانی اعتیباری دین لایەن باڵا بوو نەک هەر پێویستە بەڵێ نەک هەر جائزە بەڵکو واجبیشە ئەو وا ئەڵێ شيخ عثيمين برحمة بياخو ابن عثيمين زور بأشكرا عليه أن تتركوا الأمور للعلمانيين واللادينيين على دنيان بنيا دنبن بإسلامي كان با بيشكون علي خفيف زانايكي أزهر بهمان شوالي أحمد ريسوني زانايكي معاصرة كسيكي أصولي مقاصدية بهمان شوا وأفرمي وعليه محمد إبراهيم شخرة زاني فلسطيني أوش هروا عليه فتحية كان أو الزور بقرسي بيقومان دفاعي لكالويك دنگدان بكريا ليراه مسألة كل شيء مسألة لوايا كإيمة آية مع ملاكين لقل حالتك سروشتي وآساي واختياري يا حالتك اضطراري وناتشالي
ئەمانەی کە باسم کردن بەشێکی زۆریان فتوایان داوە کە دەنگ بدرێ بە پەرلەمانتارانێکی خەڵکی موسڵمان و چاک بۆی لە بچن لە سیستمێکی ئەلمانیا بەشدار بن بۆن من لە ئەوروپایە وڵاتانی خۆمان ڕەنگە حکومەکە تا ئەندازێ باشترش بێ ئێشتا بشگۆڕە پرسیارەکە لێرە ئەوە ئاکرێ ئەم خەڵکە ئەچێتە پەرلەمان و ئایا چیەکە وەڵامە ئەڵین لە تورکیا چیان کرد لەوێش ئەواکە لە ئوردون چیان کرد لەوێش ئەواکە جەماعی ئیسلامی پاکستانی لەگەڵ شپی قارە هندی کە لێو بوون چیان کرد ئەمانش ئەواکەن ئەیانەوێ بگەنە پەرلەمان لێەوە زۆرینەیە پێک بێنن بتوانن ئەحکام و شریعەتی ئیسلامی تەطبیقکەن مامۆستا پرسیارەکە لەوەیە ئەگەر زۆرینە نەبن وەکوی لە ڕابردووە هەبووە ئیسلامیەکان بە شێوازێکی گشتی باسەکەم چ لە هەرێم چ لە عێراق پرسیارەکە ئەوەیە کەمینەیەکی ئیسلامی و موسڵمان و وابەستە و ملتەزیم بەدینەوە ئەتوانێت لە نێو زۆرینەیەکی ئەلمانیا ئەوەی کە خۆی ئەوێ دوجار ئیعلانی کا و بەیانیکە یان سوودی هەیە ئەسڵەن بۆ نەیکردووە ناتوان بۆ ناتوانێت بیکە لە تونس بۆ نایکەن لە تونس بۆ نایکەن ئێمە گرنگ ئەوەیە ئەوەی کە لە توانایە هەیە ئینسان بیکات ئەوەی قەل لە قودرەتە هەیە ئینسان بیکات مەیدانەکە چۆن نەکا بۆ خەڵکانێکی ئەلمانی دوور لە دین بچیتە ئەوەیەک یەک قەولێکی حەقش بە ئینسان بێلێ ئەگەر یاسایە بێ نێڵی دەرچێ یە پەرلەمانتاری ئیسلامیمان بینیەوە لە هەندێک پەرلەمانە ویستوانە کە عەرەق حەڵالکەن شەراب حەڵالکەن لە وڵاتێکە ڕێگەی پێ بدێ زۆر لە باشکرا هەستاوە کراتەکەی خۆی داکەنەوە تێتی نایڵم تجاوزکەم بۆ سەسنووری خۆی پەروەردگار باشە ئەی بەوا بێ بچی لە گۆشەی مزگەوتێکا دانیشی ئەی بەوا بێ کە بچی فتوا بێ بڵێ دەنگدان جائز نییە کێ سوودی لێبینی ئیسلامی سوودی لێبێنەیە ئەلمانی دینی خوا سوودی لێبێنەیە غێری دینی خوا لە کاتێکا ئیسلامیە کە دێ فتوایەکەدا ئەڵێ دەنگدان جائز نییە دەستگایەکی ئەمنی ئەحزابەکان وڵاتەکان دێن هەزاران سیدی لێگرنەوە لە پێیجەکانی خۆیان لەشکرێکیان بۆ داناوە بڵاوێکەنەوە پارەش سەرفەکەن پارێکی زۆر سەرفەکەن بۆ کە ئەمە جێگەی گومانە لە ڕاستیە بۆ هەندێک بە نیەتێکی پاک ئەم فتوایە ئەدا بەس من تکام وایە لە هەمووان کەلیمەی دەجال و کەلیمەی کوفر و کەلیمەی چیچی ئەو جۆرەشتان نەدەنە پاڵیش کەسی ئەو زانایانەی کە باسمان کردن ئایا دەجالن ئایا مشریکن ئایا مرتدن ئایا ئەوەن کە سەدان هەزار لە زانایان لە جیهانی ئیسلامیان نەکرد زانایان ئەحزابی ئیسلامی زۆرمان هەیە جەماعی ئیسلامی عەدالە و تەنمیە لە مەغریب لە جەزائیر لە تورکیا لە وڵاتانێکی زۆر بەشدارن ئەکرێ بڵین پرۆسەی دەنگدان پرۆسەکە بە شێوازێکی گشتی جگە لەوەی کە بێگومان ینی معلومی جەنابتە ئەم پرۆسەیەکی سیاسیە چونکە تۆ دوجار کە دەنگەدەی بە کاندیدێک ئەو کاندیدە دوجار ئەو کاروباری ئیکایە خۆی یان حیزبەکەی کاروباری سیاسیەکەن لە پەرلەمانە بەڵە تەشریع ئەوجە بەڵام لەژێر پەردێکی سیاسیە بەڵام ئەکرێ بڵین دەنگدان هەڵبژاردن پرۆسەیەکە بیشوبهێنین بە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر زۆر واریدە بۆ چێتە ئەوێ کاکی پەرلەمانتار کە دەرەچێ ئەمینە لەسەر خۆیە دەست پاکە خاوێنە دیندارە ئامانجی سەرخستنی دینی خۆی پەروەردگارە کە ئەچێ بۆ ئەوێ لێ دەستکا بە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر بۆ نەکراوە بۆ پەرلەمانتارەکان نەیان کردووە باشە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر خۆ هەر قەزایەکی دینی ڕوون و ئاشکرا ناگرێتەوە خۆ ئێستا ئەگەر ڕێگری بکەی لە گەندەڵی ئەوش ئەمر بە معروف و نەهی لە مونکەرە وانە ئەگەر نێڵی خەڵک زۆر مستەمی لێ بکرێ ئەگەر هەوڵ بی دادگەری بەرقەرار بێ و چەسپاو بێ خۆ ئەمر بە معروف و نەهی لە مونکەرە لە هەموو بوارەکانە ئەکرێ ئەوترێ جا هەر قسەیە و هەر ئەوترێ خۆ هیچ نەتیجەیەکی نییە قسەکە لەوەیە ئایا جەنابەت وەکو بانخوازێ وەکو شارەزایەک لە بواری ئاینی ئیسلامە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر وابەستە کراوەتەوە بە ئەنجامەکەیەوە یان ئەبێ بەرهەمی هەبێ یا من بەرپرس نیم بەرپرسن لەوەی کە بیڵم خۆی پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی عەلەیکە ئیلە البەلاغ ئین عەلەیکە ئیلە البەلاغ یخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەری نەبووە دڵی خەڵکەکەی بەدەست نەبووە ئینەکە لا تەهدی من ئەحبەبت ولەکن الله یهدی من یەشاء ئەوەی کە لەسەر من پێویستە بریتیە لا ئیفراغی وسع چی جهد و کۆشت و توانای من هەیە سەرفی ئەەکەم وەکو ئیبن باز بە ڕەحمەت بیاخۆزە قاعدەیەکی وسولی شکا فەرمیە الأمور بمقاصدها بەپی نیەتی ئینسانەکانە ئەم ئینسانە بۆچی ئەچێ بۆ ئەوێ هەندێک ئینسان لەوانەیە بە پێ نیەتەکەی حرام بێ بچێتە پەرلەمان هەندێک ئینسان لەسەری واجبە کە بچێتە پەرلەمان بۆیە ئێمەوەی کە لەسەرمانە تەبلیغە ئەتوانم چەند لە توانامە هەیە من فەرمانەکەم بە چاکە و ڕێگریەکەم لە خراپە لەو دوا کە دەسەڵاتم نەبوو وەکو ئەهێڕنەوە لەن کۆترێک جارێک کەسێک نقمە بێ کۆترێک ئەڕوا چڵە پوشتێکی بۆ بە بۆی فڕاتە خوارەوە بۆی لە بەحرەکەیە کاکی نقم بوو ڕزگاری بێ دەمەر بە چڵە پوشتە ڕزگاری نابێ کە گەڕایە و کۆترێکی ڕەفیقی گاڵتەی پێکرد وتی تۆ شتێکی ئاواکە ئێمە تەبەن مەثەلە نمونەیە عیبرەتی تایە
وتی تۆ شتێکی ئاواکە جاکە ئەو کەی بۆ ڕزگاری وتی ئەوی لە توانامە هەیە من ئەیکەم لەو لا ئیتر لەسەر من نییە گرنگەوەی ئینسان لە توانای بێ هەیە لە توانایە بچێتە پەرلەمان هەیە لە توانای هەیە دەنگێ بە خۆ ئێمە ناڵین ئەوەش کە دەنگ نایە گوناهبارە و تاوانێکی مجریمە و چی و چی ئەوانە ئێمە ئەڵێن ئەمە مەسئلەیەکی خلافیە ئەم مەسئلە خلافیە لە بابی مەفاسید و مەصالحایە ئێمە پێمان وایە مەسلحەت وایە خوازەیە خەڵکانێکی ئیسلامی دەست و دەمودایان پاک بچ ناوێ خەڵکێکی تر ڕەنگە ڕێیەکەی بە شێوازێکی تر بێ بەڵام ئێمە بانگەشەمان بۆ ئەو خەڵکە کە بچێ دەنگ بە ئەو خەڵکانی کە رازینین و ئەڵێن خەڵکێکەچێتە پەرلەمانتارنیەتی ئەویان نییە بابێن خۆیان کانینکەن بۆی دەنگیان بینێ بچنە ئەوێ دەنگیان بەرزکەنەوە تەوحید بچەسپێنن شریعەتی ئیسلامی بچەسپێنن بە هەر هەمووکەمان و ئێمە لەگەڵیان نابین و لە خزمەتیان نابین و پشتیوانیشان یەکەین لە هەموو ڕوویەکەوە خەڵکانێک کە بێنە پێشەوە بچنە پەرلەمان یا مەرجنی خۆن لە حیزبی بێت هەر لە حیزبەکەی ئێمە بێ بابێ مامۆستایەکی بەڕێزە خوێنەوارێکە ڕۆشنبیرێکە بابێ داوای تەوحید بچێ لێ بیا بگوێ ئەو خەڵکەیە بۆ ئەوەی عەساوە لەعەل خۆی پەروەردگار بۆ هۆی ئەمە هیدایەتی خەڵکێکی زۆر بە لە تورکیا بۆ شێوازە بووە خۆ لە سەرەتا حیزبی ڕەفاه چەند دەنگیانە 7 کورسیە بوو ئەنجا دوای وردە زیادی کرد ئەنجا بوو بە فەزیلە ئەنجا بوو بە عەدالەت و تەنمیە وردە کە زیادی کردو ئاخر ئینسان خۆ ئەگەر لە پێشە خشتێکدانێ ناتوانێت خشتەکانی تردابنێ تۆ ئەم ساحەیە چۆڵ ئەەکەی بۆ ئەو خەڵکە تەراتێنی تیاکە دەنگی حەق ناگاتە ئەوان باشە کۆمەڵێک تەشریعات دەرەکەن لە دەستوراڵێکی یاسا پێشەوانی ئیسلام نەبێ ئەگەر دەریان کرد یبایەکێک هەبێ لەوێ بڵێ کاکە ئەم خەڵکە بۆ تووشی کوفر بەڵام ئەگەر ئەو کەسە ئەو بابا ئیسلامیە ئەو پەرلەمانتارە دەنگیشی هەڵبڕی لەسەروی کە ئەم یاسایە ناشەرعیە پێچەوانەی ساوابیتی دینە نابێت دەرچێ خۆ ئەگەر دوجار دەرچێنرا ئەو تاوانبار نین ئێمە تاوانبارین لە تەفاوتمە فڕۆکەیەک و فڕۆکەکە ئەنوا ئەشکال خەڵکی تایوایکە وسکیە خواتەوە من چ دەسەڵاتێکم هەیە من واتێگەم عکسەکەی ڕاست بێ ئەگەر ئێمە وجودمان نەبێ لەوێ بێگومان تاوانبارین دەبرەوەی کە بەبێەوەی ئێمە ینی ئەرقەلەیەدا بنرێ یاساکەتی بێگومان چونکە شتێک هەیە لە توانامانە هەیە کە پێ بگەێنە ئەم معروف نەهی لە منکەر نایکەن ئەگەر نەیکەن بێگومان ئەو گوناهە بەر زۆری نەمانەکەوێت دکتۆر ینی لێرە و لەوێ بتوێنێت لە کاتی هەڵمەتی هەڵبژارنا چۆن سیاسیەکان ئەکەونە وێزە یەکتری و لایەنە سیاسیەکان قسە ئەکەن و هەریەکی و دروشمێک بەرزەکاتەوە بمانێ و نەمانێت لە گۆڕەپانە ئیسلامیەکەشە قسەی ینی دژی یەکتری با بڵێن جۆرێک لە قسەی تون بەرامبەر یەکتریش ئەبیسرێمە بەس زیاتر لایەنە ئیسلامیەکان نیە بەڵکو بانخوازانێک مامۆستایانێکی بەڕێز خەڵکانێکی دیکە کە لەوانەیە لە دەرەوەی لایەنە ئیسلامیەکانیش بن من لەم ڕۆژانای جۆم لە ینی کەسێ بوو کە خۆی پێ بانخوازە پێی وایە دارن نەدووی زمانی جاهیلی لەگەڵ پەرلەمانی ئێستا فەرقێکی نییە هەر بەڕاست جەنابە لە شەرع شارەزای دارن نەدووی جاران و پەرلەمانەکانی ئێستا فەرقیان نییە جا باشە خۆ ئەگەر دارن نەدۆش بێت بوونی موسڵمان تیا چی خراپە خۆ ئەگەر دارن نەدۆش بێ خۆ سڵحی حودەیبیە تا ئەنجام دراوە ئەیوانە خۆگە دارون نەدۆش بێ خۆ بەردەڕەشەکەی تا گەڕاوەتەوانێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆ بەشدار بۆتیایە یە باشە تۆ بڵێ هەر هەموو کەشی کوفرە هەرچی لەوەیە مەسیحی و ئەلمانی و مجریم و هەتی ئەو جۆرەشتانیشە خۆگەر کەسێکی بابایەکی ئیسلامی بچێتە ئەوێ دەستکا بە ئامۆژگاریکردن دەستکا بە ئەمر بە معروف و نەهی لە منکەر ئەگەر نوێنەرایەتی موسڵمانان بکە خۆ ئەگەر کەمینەیەکەش بن بەداخەوە کەواڵێم ئەگەر تەوەجوهی ئیسلامی لەم وڵاتە بەتابەت لە کوردستانە ئەگەر دەنگ بن هەر هەمویان ئیسلامی کەمینە نابێ ئەو کاتە ڕەنگە زۆری نەپێک بێنن ئێمە کێشەکەمان لەوایە زۆر بەداخەوە هاتوین پێوەرەکانمان لێ شێواوە باشە یەک پرسیارێکین لێرای ئێمە ئایا سەیدنا یوسف پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر بوو ئەوم دەسەڵات و حکمەی بەشداری تیاکە چی بوو کوفر بوو یا موسڵمان بوو بە ئیتیفاقی هەموو عولەما کوفر بوو بەتاقی تەنها خۆشی بوو ئەی بۆ چووە ئەی خۆ نەبووە بە ئەمیری وڵاتەکەش وانە ئەی لەژێر دەسەڵاتی سیستمێکشا بووە حکمەکەی بەچی کردووە خۆ بە شەرنەی هاتووە شەریعەتێکی بسەپێنێ هاتووە خزمەتکە خزمەت بۆ خەڵکەکە ئینسانی موسڵمان ئیشەکەی ئەوەیە خۆ ئەگەر تۆ لە دەوڵەتێکابی موسڵمانش نەبێ میهنەیە گوەر بگری بتوانی خزمەتکەی لە خەدەماتە لە ڕێگەوبانە لە شارەوانیە لە ڕێک و پێک ڕاگررتنی کایەکانی ژیانە خزمەتکەی بۆ خەڵکەوەکو سەیدنا یوسف چیتایە یە باشە هەر سەیدنا یوسف خۆیەتی لەسەر زاری خۆیەتی ئین الحکم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم خۆی هاتووە لە حکمێکا کە ئیسلامی نییە بەشداری کردووە
هەندێک کەس پێم ئاڵێ ناخەوە لە فروعە نەخێ لە فروعانیە أو لا فروعانية ولا صلب عقيدية حاكمية للصلب عقيدية هندي قالوا شرع من قبلنا باشا شرع من قبلنا شرعنية بو إيما يا باشا شرعنية بو إيما بس أوي كإقراري كان لديني إيما خو بيغمبران هم يان دين يعني يقبوه خو هم عقيديان يقبوه آية لعقيدية محاكمية يعني أقل لعقيدانية بو خلقي لسر كافرة كان كبشة دنقدان بكات زور باشا هم يعني من دقتي قسكاني جنابت ما ببيه مجاملة زور سوفت زور نرم يعني حتى وت ئەوەی کە با بڵێن ڕایەکی پێچوانەی ئەوەی جەنابیشتی هەبێ ئاسایی و گوناباریش نابێ بەڵام ئێستا ئێمە وەک عەرزم کردی شتی کە ئەبیستین ئەگەر دەنگەکان کەمیش بن نەشازیش بن بەسمی قسەی لەسەرکەین گەنج و خەڵک یعنی ئۆشار بێتەوە یعنی ئەم تەکفیرکردنە بانخوازێک بێ بڵێ ئەوەی بەشداری بکات دەنگ بە هەر لایەنێک بە هەر کەسێک بە عەلمانی و بە ئیسلامی بە کافرە و ئەم تەکفیرکردنە سەرچاوەکەی چییە بۆ چی ئەمان بە ئەمە پرسیارێک دوجار هەر ئەو مامۆستایە هەر ئەو بانخوازە خۆی فەرمانبەری وەزارەتێکی ئەم حکومەتەوە لە دوای ئەم دەنگدانە نەتیجەی ئەو دەنگدانە ئەو لێ موچەکەی وەرەگرێتەوە لەوانەیە با بڵێن وەزیری ئەو وەزارەتەش وتارەکەی بۆ تەحدید کاکە چی بڵێ و چی نەڵێ ئایا ئەمە پێچەوانەی قسەی خۆی نییە ئەمە زۆرینەی خەڵک لە وڵاتە ملکەچن بۆ کۆمەڵێک یاساکە لە پەرلەمانەوە دەرەچێ جا ئەم یاسایانە ڕاستە تیاتی ستەمە تیاتی لەگەڵ شریعەتی ئیسلامیەک ناگرێتەوە ئێمە ئەمانوێ بچینە پەرلەمان بۆ ئەوەی ئەوە نەبێ مامۆستایەکە لە قوتابخانەیەکە مەلایەکە لە مزگەوتێکە حاجیەکە لە دائیرەیەکە کەسێکە لە هەر شوێنێکە لە هەر شوێن و جێگەیەکە خۆ یاساکان لێوە دەرەچێ ئەم ئەبێ خاضع بێ بۆ ئەو یاسایە وەکو لە ئەوروپایشا هەیە ئەبێ خاضع و گردن کەس بێ بۆ ئەو یاسایە باشە ئەم یاسایە ئەگەر خەڵکێکی ئیسلامی بچێتە ئەوێ تیان بگەێنێ عەلەقەڵ کەم خەڵکە خۆ هەمووی بەخۆ ئەڵێ مسلمانی کاکە یاسایە دەرەکان نازانێت پێچوانەی لەگەڵ بنەماکانی ئیسلامی لەوانەیە نەزانێ بە فعلی ئێکە بچیتە ئێت و ئامۆژگاری بکەی حاڵەتێکی زۆر ئاساییە خاڵێکی تر با دەست هەڵگرین لە کوفر و شیرک و چی ئەو جۆرەشتانە کە ئەمە دوت کە ئەمەی و هەر کەسی ئەمەی وت ئەوانەی کە ناوم برنە بێ هەموو کافرکە کافرکردنیش هەروەها ئاسانی ئەو زانانی پێشتر کە باس کراوە کە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە زانەگە ئەکرێ ئیبن عوثەیمین کافر کرێ ئەکرێ ئیبن باس کافر کرێ ئەکرێ حەسەن بەنا کافر کرێ ئەکرێ خەڵکێکی زۆرمان هەیە ئەکرێ مەودودی کافر کرێ ئەکرێ ئەمە سیاسەی شەرعیە بابی مەصالیح و مەفاسیدە شتێک نییە دقێکی لەسەر هاتبێ ئەڵێ تەشریع من دون الله تەشریع من دون ومن لم يحكم بما أنزل الله یە باشە ومن لم يحكم بما أنزل الله خۆ من نیم کاکە کە ئەچمە پەرلەمان خۆ من بەو یاسایانە کە پێچوانەی لەگە شریعەتی ئیسلامیە رازی نیم خۆ من دەنگی پێ نایەم بەڵکو دیفاعەکەم لە شریعەتی ئیسلامی و حکمەکانی شەریع دیفاعەکەم لە مەظلومیەتی ئەو خەڵکە دیفاعەکەم لە مافی ئەو خەڵکە ئەمێ عەدالەت بەرقەرار بێ پرسیارێک لەلا دێت پێشەوە باشە نەجاشی بە ڕەحمەت بێ ئەخوا مسلمان بوو یان نەبوو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی لەسەر کرد یان نەیکرد نوێژی لەسەر کرد حکمی کرد بما أنزل الله نەخێر کەسش نەبینی کە نوێشکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی لەسەر کرد بە مسلمانی ڕێیا بە مسلمانی نەڕێ بگەڕێنەوە بە مەجموعی فتاوای ابن تەیمیە بزانە چۆن باسی کات بە ڕەحمەت بێ ئەخوا لە کاتێکا لەم يحكم بما أنزل الله ئەگەر حکم بغیری ما ئەگەر من لم يحكم بما أنزل الله نافرمي من حكم بغير ما أنزل الله فقد كفر من لم يحكم بما أنزل الله لا آتك فرمي كفر لا آتك فرمي فأولئك هم الكافرون الظالمون لقى الفاسقون خويك حكمينية مستويات جوازي هي باشا قال كسيك دروبك حكمي كدو بما أنزل الله خوا أفرميت رأس قوبا يقال درويكت خو حكم بما أنزل الله نية بو ابن القيم برحمة بيا أخوة شتي زور جواني هنا وكتابي هي السياسة الشرعية الطرق الحكمية في السياسة الشرعية باسي أومان بوكا كأيانية مسائل السياسية وكقصي ابن عقيل ما بو نقلك ابن عقيل بوما نقلك عليه أجر توبي وابي السياسي الشرعي أو بيك حد دليلك للقرآن لسبيه وسياسي شرعية شتيك كوا دليلي ملموس قاطعي لسر نبي شتا كان ظنية أميك إيما استهمانوك وأرزم كردن بوها مولايك إيما أم مسألة بوتا مسألة خلافي أويك عليه بشيكي أوانيك عليك من دندانناكم دنگ مدن أو سوديني أمينيا رنگ نيتي باك بي أخوة نيتي باكا بشيكيان نا بغرازة أكري هنديكيان توجيه أكرين هندێکیان تەوجی ئەکرێن ئەو بکەن ئەگی ناوەک ئەوەی کە ڕێیەکی هەبێ ئاساییە
ناکرێ کەسێک کە جنێویە کە قسەی ناشرینی وت کە ململانێکی سەختی دروست کرد ئەوە دین نییە. ئەوە شتی تر ئەگینا ئەسە من قوبوڵمە کەسێک ڕێیەکی پێچوانی هەبێ لەگەڵ منە هەر سەبارەت بە ئاینەکەش و سەبارەت بە دینەکەشە خۆ ناتوانین گومانکەن لە نیەتی یەکتری بە تایبەت زۆرینەی هەرە زۆری نەمان ئێمە ئامانجمان دەستخستنی ڕەزامەندی خی پەروەردگارە. دکتۆر ئەمەوێت لەسەر مەسلەی ڕەشپێش قسە بکەین یعنی بە جۆرێک لە جۆرەکان وەگی جەنابەت فەرمووت بە زانین بێ یا بە نەزانین بێ ڕەشببینی خەریکە باڵ ئەکێشێ بەسەر هەندێک کەسا ینی بۆی کە ئەمە هیچی پێ ناکرێت ئەمە هیچ ناگۆڕێ ئەوە چەند ساڵە هەروین ئەوە نازام ینی ئەم بابەتانی کە ئەوتێت حەزەکەم زان ینی ڕەشببینی لە خودی ئاینی ئیسلامە بوونی هەیە و ینی بابەتێکە مەدەح کراوە یا زەم کراوە. ڕەشببینی زەم کراوە بەڵکو تەفاعول و گەشتبینی مەدەحکراوە. ئینسان ئەبێ ئومێدی بەخوای پەروەردگار هەبێ. زۆر کەس هەیە ئەگاتە تا بۆکو پاچێک بەدەستێتی ئەوێ بگاتە دیوارەکە ببڕێ دیوارەکە زۆر پانە ئەگاتە ئاخر پاچ ناوەشێنێ تووشی ناومێدی بێ ئەگەڕێتەوە ئاخر پاچی ئەگەر بۆ شانایە بێگومان ئەگەشتە ئەو دیوی دیوارەکە و ئەیبڕی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی خەندەقە لە کاتێکاکەوە خەندەقی هەڵەکەن بەدەستی پیرۆزی پاچی ئەوەشان پیکی ئەوەشان ئالەو ساتە وەختانەیە کە ئەیوەشان فەرمی و وڵاتی فارس بۆ من کرایەوە وڵاتی ڕۆم بۆ من کرایەوە لە کاتێکا چواردەوری تەنرابەوە مشتکین یەهودش لە پشتەوە خەنجەرێوەشان ئەو هەموو سوپایە هی قوڕیشی کوێ هەر هەمووکە هات بۆ سەریان. ئێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەشتبین بوو خاوەنی ئیمان و عەقیدەیەکی بۆ شێوازە بوون. ئینسانی ئیماندار ئەبێ بڕوای بەوە بێ کە خۆی پەروەردگار موعجیزاتی بۆ خڵقێنێ. ناکرێ ئینسان پشتێنی لێ بکاتەوە دابنیشێ بڵێیتە من ناگەمە دەرەنجام و ئەنجام ناکرێ. ئێمە لە ساحەکەیان ئێمە ئەزانین ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەداخەوە ئەڵێم کە ئێمە کاروانێک بووین لە سەرەتاوە هاتوین ئەم کاروانە هەتا ئێستا هێناومانە و هەتا ئایندەش نیەتمان هەیە بڕۆین لەگەڵ یا کۆڵ نەدەین و بەردەوام بین. هەمان دشمان دەستخستنی ڕەزامەندی خی پەروەردگارە بە ئیجتیهادی خۆمان الأمور بمەقاصدها ناڵێم هەڵە ناکەین ناڵێم کەم و کوڕی و کەم تەرخەمیمان نییە بەس لە مەیدانەکە ماینە تۆ بەردەوام بین. زۆر کەس لەگەڵمان بوو بە خاوەنی شادێ چوو بەجێ هێشتی زۆر کەس لەگەڵمان بوو بە خاوەنی کۆشک و تەلارە چوو بەجێ هێشتی زۆر کەسمان لەگەڵا بوو بە مەعاشخۆر و موچەخۆرێکی باش ڕۆشت و پشتی تێکردین و بەجێ هێشتین. ئەم دینی خی پەروەردگارە بە خەڵکێکە کە گیان باز بێ کە گیان فیدا بێ کە لە خۆبردوو بێ بەمانە ئەگەڕێتەوە نەک بە خەڵکانێکە ئێمە لە مەیدانەکە ماوین خەڵکێک ڕەنگە ڕخنە لە ئێمە بگرێت ناوەی کە دانیشتووە لە دەروێ ڕەنگە زۆر ڕخنی لێ نەگیرێ کابرا کە شەلە ئەگەر نەجوڵە نازان لێ شەلە بەس ئێمە ئەجوڵین لە مەیدانەکە هین بۆ ئێمە ئومێدمان وایە کە هەمووان دەست لە نێو دەستکەین شان بنین بەشانەوە لەگەڵ هەموو برای ئیسلامیەکانمان بە شێوەیەکی گشتی پاشانەمێ ئاماژە بێکشتی تر بکەم لێرا مادەم وایە فرسەتە زۆر عیب و شوورەیە بۆ خەڵکی ئیسلامی و بابای ئیسلامی لە فەیسبووکەوە دەست بە یەکتری شت بنووسێ لوتکەی نەفامیە ئینسان ئەگەر بوختان بۆ برا موسڵمانەکەی خۆی بکە نەک بۆ برا موسڵمانەکەی بۆ دوژمنەکەی خۆشی زۆر خۆشە ئەو بانخوازە بە ڕێزانش کە دێن دژن لەگەڵمانە لەگەڵ دەنگدانە لەگەڵ و حاڵەتەکەم پێم وتن ئەمە حاڵەتی ئیستیسنائیە حاڵەتی احتیادی ئەوەیە کە حکم بە شەرعی خی پەروەردگار بێت خی پەروەردگار چۆن ئەفەرمی ئاوا حکمەکە بکرێ بەس دەسەڵاتی ئێمە نیە حاڵەتی ئیضطراریە جا پرسیاری ئەکرێڵەیە کاکە ئەکرێتەوە تەوکیلی کەسێ بکەی بۆ ئەنجامدانی شتێکی حرام باشە خۆ من بابایی ئیسلامی کاچێتە پەرلەمان من مکەلەفی ناکەم کاڵێ بژێرم بۆ شتێکی حرام بۆ بکە بە پێچەوانەوە من چوارچەوەیەکم بۆ دیاری کردووە لە سنووری شەرعی خی پەروەردگارە تۆ بێ بجوڵیتەوە پاشان ئەمە حاڵەتی ناچاری و ئەضطراریە من ناچارم بەم شێوەیە مامەڵە بکەم ڕێگەیەکی ترم نییە فەرمو با ڕێگەیەکمان بۆ بدۆزنەوە تەحکیمی شریعەتی خی پەروەردگار بکرێ ئێمە سوپاسیانەکە هەرچەنە جەنابی دکتۆر خۆت لە وەسەڵەکە ینی زۆرێک لە بانخواز و مامۆستا تێگەیشتوەکان هەمان ئەو ڕایانیان هەیە کە جەنابەت ینی فەرمان لە فەیسبووکی خۆیان لە کاتێک کە موسڵمانان دیداریان لەگەڵاکەن و لە شوێنێکی کۆمەڵایەت یەکتری بینن ئەم قسانێ بەڵام لێرە و لەوێ هەندێک دەنگی نەشازێ ئەمانەژێ بووی خەڵکی لی ئاگادار بێتەوە باست لەوە کردوت بە فعلی دەنگدان تقریبا وەک ئەمر بە معروف و نەهی لە مونکەر وایە ئەی ئەکرێ بڵین دەنگدان جۆرێکە لە جۆرەکانی شایەتیدان خۆ ئەگەر بریتی بێ لە شایەتیدان نەچوون بۆ ئەم شایەتیدانە شاردنەوەی حەق نییە دەنگدان کۆمەڵێکی ئەعتیباراتی هەیە من پێم باشە ئەم دەنگدانە بخرێتە بابەتی مەساڵیح و مەفاسیدەوە باش کەمتر وابێ کە ئێمە زۆر سێبغەدینەکەی بەبەرە
ببرین باش ئەگەر بۆ ئەم سێبغا زۆر دینیە کە بەبرمانە بریجا لە تەرەفی ئیجابی یا سەلبیەوە بێت یعنی من بێم بڵێم هەرکەس نەچێ بۆ دەنگدان ئەوە تاوانبار و تاوانێکی گەورەی کردووە لە ڕووە دینیەکەوە لە مەجالێکەوە ڕەنگە ڕاست بێ بەس لە مەجالەکەی ترەوە ڕەنگە بۆ شێوازە نەبێت کابرای بەرامبەرش کە بەرامبەری خۆی تەکفیرەکایە بۆ شێوازە ئێمە دوو شتی خراپمان هەیە باشە من ئەبێ کامیان هەڵبژێرم خراپترە کاڵگرم نەک خراپترینەکە ارتكاب أخف الضررين بدفع الأشد تو دوشتمان هي دو زرري جورمان هي داني كان هلا بجيرم كخفيفة بو أويكا زرر جوركم لكولب كيتو إيما ببوشوني إيما أكيد تسر إنسانك خوي من بو خون بيم وايا أجل نشم بو دنگدان خون بقناه بار أزانم لو روى كناجم خلقي كيباج بنير مبرلمان لجاتي وكسي خرابة جت ناچم خەڵکێکی مسلمان بنێرمە پەرلەمان لە جیاتی و خەڵکێکی خراپەچێ ناچم خەڵکێکی دادگەر و پاک و دەست و دەمودان پاک بنێرمە ئەوێ لە جیاتی و خەڵکێکی تر ئەچێ لەمەیە من هەست بە گوناح و ئیتابێکی زەمیری خۆمەکەم دروستەکە دکتۆر لای من ببوورە بابای مسلمان تێگەیشتوو لە دین ئەهلی مزگەوت ئەهلی نوێژ نابێت لە پرۆسەیەکی ئاوایە جۆرێک لە بێلایانی یا با بڵین کەم تەرخەمی بنوێنێ دروستم قسە بەڵێ بەڵێ ئەتوانم بڵێم بەڵێ زۆر ڕاستە کە بابای ئەوەی کە ئەوێت عەدالەت چەسپێ ئەوەی کە ئەوێ خەڵکی پاک بچێتە پەرلەمان هەر کەسێکەم ئینسانە با بڕوا دەنگ بابەوانە کاکە ئەگەر ئەڵەی کەسیتیانی وەرە خۆ کاندیدکە معقولش نییە بڵی لە هەموو ئەمانەیە کەسێکی تیان نیەکەم قسێت فەرموو وەکو ئەندامی کەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بەڵێ ئەگەر بانخوازێک بابایەکی مسلمان لە دەرەوەی ڕێخستنەکان و ئەندامبوون لە کۆمەڵی دادگەریشە بێ خۆی کاندیدکا لای ئێوە بە فعلی هەر بەڕاست زۆر تەبیعی بوو بە هەندێک شمان و تۆ لە ڕابردووە و نمونەشمان هەیە و جێبەجێشمان کردووە لە ڕابردووە خەڵکێکەوە شیا بێت کە چاک بێت کە باش بێت کە قودرەت و توانای هەبێ بچێتەوە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرکە بەڵێ بە هەمومان پشتیوانیەکەین بە پێچەوانەوە ڕەنگە خەڵکێک هەبێ لە دەرەوەی کۆمەڵی دادگەری ئەگەر بێ خۆی کاندیدکە زۆر پشتیوانی بکەین دەنگ زیاتر بێنێ لەوەی کە کۆمەڵی کە ئەندامی کۆمەڵی دادگەریە هەر خەڵکی ناو کۆمەڵی دادگەری خۆشیان پشتیوانێکی زۆری لێ بکەن بۆیە ئێمە هیواخوازین ئەو دەرگایشمان هەمیشە کراوەی و بە خەڵکێکە ژوتراوە خەڵکێکە خۆی نایەتە پێشەوە ئیستعدادی نییە یا ترسێکی هەیە یا شەرمێکی هەیە یا لە لۆمەی لۆمەکارانێک گەترسێەوە دەسەڵاتی ئێمە نییە بۆ چۆنی خۆیت مامۆستا تۆ لە ئەوڵۆ ینی بابەتگەلێکی جوانە با بڵین کۆمەڵە دەقی زانایانت هێنایەوە کە پاڵپشتی لەم پرۆسەیەکە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام من هیچ دەقێکم نەبیست ینی ئاماژەی پێ بکەی کە دەقی شەرع بێ یان با بڵێن زانایان بێ کە دژی ئەم بابەتە بێ بۆ نمونە جاری وایە تۆ ئەڵێ ئەمە جائیزەیە جائیز نییە نابێ ینی بڵێ دەقێکم بۆ بێنەرەوە کە بیسەلمێنە جایز نە تۆ دەقێکم بۆ بێنەرەوە کە ئەمە جائیز نییە ئەنی هەیە شتی گرنگ دەق کە ئەیهێنن احتیباراتی بۆ دانن لێکدانەوەکانی واکەن ئینەوەکو ئەرزم کردن شتێک نییە لە قورئانە بڵێ کاکە ئەم هەڵبژاردنە حەڵاڵە یا حرامە ئەمە شتێکی هاوچەرخە ئەوانەی بەرامبەر دش بە دیموکراسیەت و هەڵبژاردن ئەوەستنەوە بەشێکیان لەبەرەوە لە وڵاتەکانی خۆیانە هەڵبژاردن نییە دەسەڵات وایان لێکا بڵێن هەڵبژاردن جائیز نییە و نییە هەندێک لەوانە نێسە لە سعودیە هەڵبژاردن هەیە نە بەس بن باس فتوای داوە کە حەڵاڵە هەڵبژاردن دەنگ بێ بە خەڵکی ئیسلامی بە خەڵکی چاپ شێخ ئیبن عوثەیمین بە ڕەحمەت بن ئەو زانە گەورانە فتوایان داوە بەوە ئەوانی تاڵێن حکم بغیری ما ئەنزل الله تشریع من دون الله ئەوانە مۆڵێن کاکە لە سیستمی دیموکراسیە هاوڕەگەزخوازی حەڵاڵەکرێت جا کاکە هاوڕەگەزخوازی حەڵاڵەکرێت خۆ دەسەڵاتی ئێمە چییە لە کاتێکە ئەمە تاوانی هەڵبژاردن دیموکراسیەت نییە ئەوە تاوانی فکرەکە خۆیەتی یعنی بۆ نمونە لە ئەوروپای هاوڕەگەزخوازی لە هەندێک وڵات حەڵاڵەوە نیە ئەگەر سیستم دیموکراسی نەبووە حەڵاڵ نابوو دیموکراسیەت ئالیەتە وەکو سیارە وەکو چەقۆ وەکو کامێرە ئەتوانی بۆ چاک و بۆ خراپش بەکاری بێنیت دیموکراسیەت ئایدۆلۆژیا نییە کە ئینسان مامەیە فەلسەفەیەک نییە بۆ حکم فەلسەفەیەک نییە بۆ شتێکی تازەیە هەتا قۆناغێکە ڕوا لەو قۆناغە شایەتی ئەمەش تاوا بێ لەوانێ شتێکی دەرپێتە پێشەوە من ئەوە دووباراکەمەوە حاڵەتی اختیاری نییە حاڵەتی ئەمەتیان حاڵەتی ئیستراریە ئێمە مامەڵە لەگەڵ حاڵەتی ئیستراریاکەین ینی پرسیارێک ئەمە لێرە وەڵامی پرسیارە بەمەوە
باقل لە بیرت نەچێتەوە جاکەوابێت لەو حاڵەتی کە جەنابەت باسیەکەی خۆ لە هەندێک حاڵەتە لە فقهی ئیسلامیەش تا حرامەکانیش بەڵێ بەدڵنیایەوە وەنیە؟ خۆ ئەمە ئەگەر حرامش بێ الضرورات تبيح المحظورات دوك زانایان باسییان کردووە یعنی ئەڵێن تەوکیل بۆ ئەنجامدانی حرام جائز نییە هەندێک لەو برا بە ڕێزانەی کە دش بە پرۆسیال بژاردن و ئەو جۆرەشتانن یە باش ئەڵێن کاکە پیاوێک لە سەحرایەکا کەوتووە نان و ئاوی لێ بڕاوە ئەم کەسە ناتوانێت ناژی ئەمرێت یەقینەن ئەگەر شتێک نەخوا لە دەور و پشتشی هەشتی حرام هەیە ئەگەر کەسێ بک بە وەکیل بچێ شتێکی حرامی بۆ بخرێ بێتەوە بۆی بیخوا جائزە ناجائزە جائزە هەر بۆ شتی حرام لە حاڵەتی ضرورەیە ئەمەی کە ئێمە ئێستاتیایەن حاڵەتی ضرورە نەک حاڵەتی اضطرار و ضرورە نەک حاڵەتی اختیاری کە بەدەست خۆمان بێ ئەسڵ وایە هەموو تەلەبەیەک بێنە ئەڵێ جائز نییە ئەڵێ تەحکیمەوی وەلا شەرعی خۆی پەروەردگار بێ جائز نییە حکم بغير ما أنزل الله جائز نییە التشريع من دون الله جائز نییە تۆ يعني ئەمانە هەموو نەزانین ئەمە حاڵەتی طبیعیە ئەو بەڕێزانی کە باسێکن بەس حاڵەتێکی نائاساییە ئێستا دەنگ نەدان لە بەرژەوەندی ئەحزابی ئەلمانیە دەنگدان بە خەڵکی ئیسلامی تۆ وەرە لە جیاتی ئەو 20 کەسی کەسی ئیسلامی لە پەرلەمان نابێ با بێ بە 50 کەس و 60 کەس بدان چ گۆڕانکاریەک دروستە بێ گۆڕانکاریێکی زۆر گەورە دروستە بێ یاخود ڕێگەیەکی ترمان پیشان بن ڕێگەیەکی ترمان پیشان بن کە لە پێش ئەوە خەڵک و ئان بووە زۆر ڕێگەی تاقی کردوەوە هیچ سوودێکی نەبووە ڕێگەیەکی ترمان پیشان بن کە عقل بیگرێ شەرعی بێ و عقل گونجاو بێ ئیتیفاقی لەسەر بکەین بە ئیجماع هەرهەمومان ئەو ڕێگەی بگرینە بەغێر لەوانەیە ئێستا بینەر و بیسەرێکی ئەم بەرنامەی من و جەنابەت بڵێ بەدیل هەیە بەڵێ بگرەوە بکوژەوە بڕۆ وڵە بیڕخێنە ئەتوانن بیکەن ئیسلام لەگەڵ ئەم خوێن ڕشتنەیە یعنی ئەگەر بابەتی کە هەبێ ئاسانتر بێ لەگەڵەوەیە ئێمە لەگەڵ یانین ئێمە لەگەڵ ئەو حاڵەتیانین ئێستا خۆمە لە ئێمە لە فەڵەستینانین ئێمە لە ئەفغانستانیشانین ئەجا بە جەنابتان بڵێم لە سەردەمێکە ئەشی بینن خەڵکێک ئێستا ڕخنەمان لێگرێ و جیهاد ناکەن و پەلامان نایەن و ئەمە ناکەن و ئەوە ناکەن کە ئێمە ئێستا پێمان لە وڵاتێکین پێمان وایە ئێستا تا ئەندازێکی زۆر ئازادی هەیە و ژیان و معیشت ڕاستە لەگەڵ هەموو ئەو گەندەڵی و دزی و ڕاوڕۆتێک کە هەیە معیشەتی خەڵکی تا ئەندازەیە هی زۆرینەی خەڵک باشە خەڵکێکی فەقیر و هەژارش هەیە بێگومان ئەوە ستەم دیدەن لەگەڵ ئەوەشە ئازادی هەیە ئەحزابی ئیسلامی ئازادی هەیە مەسەڵەن بانخوازگەلێکی زۆر هەیە ئەتوانێت عالەمە هەمووی تەکفیرکە بەس مەبەستش لێ بەڵێ بەس مەبەستش لێ ئەوەیە کە ئیسلامی دەنگنیە ئەگینا بالتەحدید ناتوانن بڵێن ئادەی حرامە دەنگ بێ بە پارتی یا حرامە دەنگ بێ بە یەکێتی ئەگەر ئازان بە ئەوە بڵێن ئەوەی کە بە بابای ئیسلامی ئەوەتێ ئەگەر ئازان بە قائیدێکی ئەسکەری ئەم وڵاتی بڵێن بزانین ئایا لیان قبول ئەکرێ یاخۆ جورئەتەکەن و ئەوێرن ئەوەی کە ئێمە بڕیارمان داوە خۆمان بۆ خۆمان بڕیارمان داوە لەسەر ئەم کاروانی خۆمان بەرداوام بین ئەوە لە بیر نەچێویستم ئەوە بڵێم ئەوانەی کە ئەڵێ جیهاد ناکەن و خەبات ناکەن و ئەمانە تەسلیم بوون و ئەوە ئەبینیت دوور نییە ئیندەمان لە پێشە خۆی زانێ دەوروبەر چۆنە بێ ڕۆژگارێک دێتە پێشەوە ئەو ڕۆژگارە ئەبینین کێسنی پێوەنی ئەو کاتە وەکو لە ڕابردووە ئێمە کردمان ئەیانوت ولا تلقوا بأيديكم إلى التهلكة لا ئین دەشتا بزانین چ پاساوێک بە خۆیانێنەوە زۆرمان بینی قسەی زۆر گەورەیان کرد بەڵام لە دواییە شکستیان خوارد بەڵام لە دوایی هەروە مەرجنی هەروە بمێنێتەوە ئەوانەی قسەی زلەکەن شاعری قسەیەکی جوانەکە ئەڵێ إذا نصبوا للقول قالوا فأحسنوا لكن حسن القول خالفه الفعل ئایندە ئەیسەلمێنێ قسە فەقیرە قسە ئێستا محکەمەی ناکرێت بەس لە ئایندەیە محکەماکرێ زۆری تر هەبوو گاڵتەی پێکردین بەیومانە چەکدارن لە ڕابردووە ئەمانە خەریکی پەرلەمانن ئەمانە خەریکی سیاستن ئەمانە ئەوە هەبوو بەڵێ خۆیان زۆر ڕۆچوون ئێمە هەموو حقەتەکانمان لایە بەس ئێمە ئەمانەوێ ئەوەی کە ڕۆکاتە قیبلە بە برای خۆمانی بزانین ئەو بانخوازە بە ڕێزانش کە قسەمان پیاڵێن کە ڕەنگە حکمی زاڵمانش بن بەسەرمانە هەر پێمان خۆشە دەستخەیە نێو دەستیان پێمان خۆشە تەفاهمێکە بێت لە بینمانە پێمان خۆشە نیقاش هەبێت و توێژێک هەبێت و توێژێکی برایانە و توێژێکی تەباییانە من قسە لە کەسێ وەرناگرم بێ تاوانبارم کا بە تاوانی قورس یعنی هەندی ئەحکام باتم بسەپێنێ بەسەر بەس لێ قبوڵەکەم ئەگەر بێت و بەیانە لەگەڵ مادابنیشێ کە هەڵام بابێ وەم ڕاستکات تۆ سپاسی کەواتە ئەگەر لە ینی لە کوی قسەکانی جەنابەت ئەوەی کە فەرمووت
من ئاوای لێ بکەم بڵم سیاستکردن و دەنگدان و هەڵبژاردن ئەکەوێت چوارچەوەی و مەساڵح و مەفاسیدەوە نەک وەلا و بەڕاوە کۆکی لەگەڵم سێ ولا وبراء لا هندك شونا أكويتا ولا وبراء ناكله تو البسنا إسرائيل دنجدان بكري دنج بيبا إسرائيلي بس إيران دنج بيبا ليروا أي جوريت حكمك أي جوريت حكمك أي جوريت أما نبي أو مصلحتيك هي بمسلمانات تحقيقي كان بو جماورش أو مفسديك احتمال هي الربا نيرين أو ربا بابتك إما يخينا بابي مصالح ومفاسدوا ناخينا بابي ترى زۆر باشە ئەگەر بڵم دواوتی دکتۆر یاسین حەسەن بۆ مسلمانان بۆ ئەهلی مزگەوت بۆ ئەهلی قیبلە بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینی بۆ بانخوازانی ئازیز و خۆشەویست ئەوانەی کۆک و تەبان لەگەڵ بۆ چوونەکانی کۆمەڵ و لایەنە ئیسلامیەکان و ئەوانی جۆرێک لە یا تێنەگەیشتون یا دژی ئەو جۆرە بیرکردنەوەن دکتۆر یاسین چی هەیە بۆ ئەوانە لە پێشە هەمە بۆ ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی و کاندیدە بەڕێزەکان تەبابن لەگەڵ یەکتریا هی لایەنە ئیسلامیەکان زمانتان بپارێزن لە فەیسبوک بەرامبەر بە یەکتری کۆمنتی نەشیاو نەنووسن تانە لە یەکتری مەیەن بە ناوی خوازدا و پەیجی خوازداوە هێرش مەکەنە سەر یەکتری مەشکێنن ئەمە خوا پێی ناخۆشە ئەمە حکم بغێری ما ئەنزەل الله چونکە خۆی پەروەردگار ئەمەی پێ ناخۆشە بۆ جەماوەری ئیسلام دو ئیسلام خوازش بۆ بانخوازان بۆ مامۆستایان بەگشتی هیواخوازم کە قۆڵی لێ هەڵماڵن بچن دەنگەکەیان بن دەنگ بن بەوەی کە بە شیاوی ئەزانن دەنگ بن بەوەی کە بە گونجاوی ئەزانن ئەوەی کە ئەزان دەنگێکی دلێرە ئەچێتە پەرلەمان و دیفاعەکە ئەچێتە پەرلەمان بۆ چەسپاندنی عەقیدەی تەوحید کێ بەوە ئەزانی کە بچێ بۆ ئەوەی تەحکیمی شەرعی خۆی پەروەردگار حکمی خۆی پەروەردگار لەوێ بەیان بکات ئەوە بکا بە یاسا دەنگ بن بەوە یان بۆ هەڵبژارنێکی ئایندا بتوان ئەوانە خۆیان کانی بکەن بۆ هەموو ئێمە لە خزمەتیان ناکەین زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دەرگەری سوپاس بووی کە کاتی جاناتماگرت و لەم بەرنامەیە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بۆ ئێوە بەبینەرانش بینەرانی عزیز و خۆشەویست بەو هیوایی هوتەکانی جەنابی دکتۆر کاریگەری خۆی هەبوو بێت ئەو بابەتانی کە باسی کرد لە لای ئێوە ڕۆن و ئاشکرا بێت تا ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی کاتژمێر حەوت هەموو لایەک بەخۆی گەورە و میهرەبان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتو سەرفراز بن خواتان لەگەڵ